35 senedir bu işi yapıyorum. Daha sonra bu pişmaniye un, yağ, şeker, kakao ve vanilya gibi şeyler, bir de limon tuzu katılıyor. Yani çok değişik bir tatlıdır. Dünyada eşi benzer olmayan bir tatlıdır. Diyarbakır halkına gelince büyük ilgi var. Yani gerçekten Türkiye'nin her yerine gittim ama Diyarbakır kadar ilgi gösteren, pişmaniye ilgi gösteren bir şehir daha görmedim. باي شش حفت ما بكريا نزي صالكيه وام تبجن في شيتكن وبلديه بكريا جمرة ام تين هبري خدكن ام بتكن بريوي جمرايا ام فين انا مزا ام تين معزمه بتون بلديه دده حتى نافا وي او تبي هبيري وي ارباني يتب ام تين هبير دكن ام يشخل حاضر دكن ام بدكن صور دكن دفروشن بريوي جمرايا كيفك جويرايا او حفتكي جابي جويرايا زۆر سەرکەوتوو بوو لە ئاستی کوردستانە بە تایبەتی کۆمەڵی خۆشنووسی سەربەرز پێشکەوتوو لە شارە جوانەکەی کەرکووک و هەولێر و هەڵەبجە و قەزاونەحەکان و بە تایبەتی شاری سلێمانی بەشداریان کرد لەم پێشانگایە. وەکو یەکێک لە بەشداربووەکان کە ئەمڕۆ بەشداریم کردووە ئەمە کللتورێکی ڕەسەنی کوردیە پێشانگامانێ تایبەتە مەسەلەن بە شاعیرەکان پێشانگامانێ تایبەتە بە مەسەلەن ئەم قورئانی و دەقی ئاەتەکانی قورئانی پیرۆز. لە پێشنەوەتەوە من لەم سەنعاتەم ئیشەکەم سویسەتی خۆم فێر کرد شاگر کەس نەبوومە و لە خۆمەوە فێر بووم یعنی چی ئیشێکش بێتم بۆ خەڵک ئەیکەین و هەم چ نەوعێکلی لێ بێت قاپی ماڵ بێ سیارە بێ و سیاری حساس بێ و سیاری احتیادی بێ کلیل قاسە بێ و جاران مەسەل لە قەت دڕابەکەی بۆ قفڵش بووە کابرا کلەکەی نەهێنا یان بزری کردووە ئەچی لە قەت دڕابەکە بۆی مەکردەوە قفڵەکەم دەرەکرد ئەمێنا لێرێ لە دوکان کلیشم بۆ یەکرد ئەم داپی هاتم لە لای بەڕێزیان مامۆستاوان ئەم کلیلەم دەرکرد نوسخەیەکم هەبوو لە ماڵەوە باش بوو دوانی ترمان بزر کرد چەند جارێکی تریژ وەکو عەرزی جەنابتانم کرد بزرمان کردووە و قفڵمان بۆ شکاندووە بەڵام جارە دانەیەکی ترم هەبوو هاتمەوە لەسەری دانەیەکی ترم دەرکرد و ئیشەکەمی پێوە بەڕێ بم.